بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين، أما بعد. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. برزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. لا باب النجاسة وإزالتها. ارتند الله عندك لكتبا بس باب النجاسات أو النجاسة، بلام هر بخوي لما تنكي ترجمي أو بابا و برن درسترا وإزالتها إضافة بكري لبروي هر باسي بسيا كان ناكا بركو باسي أوج دكا كوات سون بسيا كان لا بدرن يكمشد النجاسة لجروي زمان وانا بهرشتك بيز بيتن بيدا قلتري النجاسة، بلام للشرع دائما شرع حدود يخود ديار دكات لبو مصطلحها كان دفرمي وشرعا مستقذر يمنع من صحة الصلاة حيث لا مرخصة. أو شتێک کەوا شەرع بە پیسی دانایە و هەروەها نوێژی پێ ناکرێ، نوێژی پشتی پیس سەحەتی نییە، دروست نییە و ڕێژ پێ نەدراوە. ڕێ پێ نەدراوە چیە؟ دیارە لە هەندێک حالات هەیە شەرع ڕێی پێداوە لە بۆ ضەڕورەت. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هي النجاسات كل مسكر، كل ألفاظ عمومها يعني همو شتێک کەوا بی مسکیر بی، مسکیر یعنی سەرخۆشکەر بی. هەرچەندە مستەڵەحی سەرخۆشکەر نازانم لە کوردی سەرخۆشە یان بێهۆشە. بێهۆشەکە لەوانەیە جوانتر بی بێهۆشی دەکات نەک سەرخۆشی بگا، بەڵام ئەوڕوا بڵاو بوویتەوە کەوا سەرخۆشکەری پێدەگوترێ. هەر شتێکەوە سەرخۆشکەر بیتن بەڵام بە مەرجێک دەبی مائع بیتن، یعنی شلە بیتن. یعنی ئەگەر مائع نەبوو، ئەگەر بە جەسەدت کرد پیس نابی جەسەدت، بەڵام حرام ئەوە شتێکی ترە حکومەکەی لێرە باس ناکەین. بۆیە مسکیر یعنی ئەو شتێکەوە عەقڵی ئینسان داپۆشی، و هەروە پێش دەگوترێ خەمر. بۆ پێی دەگوترێ خەمر؟ لە خیمار هات، یعنی داپۆشینی عەقڵ. لە هەر کاتێک ئینسان کە شلەیەک یان هەر شتێکی سەرخۆشکەر بێهۆشکر دەخوا، مسکیرێک دەخوا، عەقڵی دادەپۆشرێتن، عەقڵ ئیشی خۆی ناکا بە دروستی. و زۆر جاریش وایە دەبینی جاران دروست دەکرا لە ئاوی ترێ ها، یان دەبینی لە مێوژ لەو شتانە دروست دەکرا، بەڵام لێرە تحدید نەکرا لە چ دروست بکرێەوە حرامە. بە ئەلفاظی عموم هینایەتی كل مسکرین، هەر سەرخۆشکەرێک جا بەیانی لە هەر شتێک دروست کرا، حتا وەکو ئەگەر ئاو وەی لێ هات یان وەی لێ کرا بۆ مسکیر، ئەو کاتی ئەو ئاوا دەبتە چێ؟ دەبتە حرام. بۆیە دەفەرمێ كل مسکیر، مسکیرەکەش دەبێت چی بی؟ دەبێت مائع بی، شلە بیتن. ئەوە یەکەم. دووەمیان وەکەلبین، هەروەها سەگ حاشاکم، وەخینزیر بەرەس، وفروعهما، هەروەها پەیدابوو لەمانە. جا زۆر جار نمونەی فروع ئەتوو سەگ و بەچکە سەگەوە هەر سەگە، بەس کە دەرێ فروعهما یعنی ئەوەیە کەوا سەگێک جوود ببێ لەگەر حەیوانێکی گۆشتخۆر بۆ نمونە، هەر شتێکی تر ئەوە هەر پیس دەبێ. حتا وەگەر حەیوانەکان بۆ نمونە نێریەکی گورگ دەگەر مێیەکی سەگ کۆبوونە، خۆ گورگ پاکە، گورگ پیس نییە. بەس لەبەر ئەوەی سبەینێ هەر فەرخێک بەچکەیەک پەیدا بوو بە حکمی دایکەکەی کە سەگا، ئەو بەچکەیەش فروعی ویە، کەواتە چ دەبیتن؟ نەجیسە، پیسە. خوای گەورە دەفەرمێ لە مەسەلەی کەلب، حتى زانان دەفەرمون لە کتوبی فقی دەفەرمون حتى کەلبەکە ئەگە معلەمیش بیتن، یعنی فێرکراو بی لە بۆ ڕاو، حتى ئەویش پیسە. چونکە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێ طهور إناء أحدكم إذا ولغ فيه الكلب أن يغسله 7 مرات أولاهن بالتراب. کەلب لێرە بە عموم هاتیە، ئەویش مەشمولە، سەگی معلەمیش بیتن هەر پیسە. خنزیر، مەسەلەی خنزیر چکە سەگ سەهلترە، سەهل سەگ دەکرێتن، سەگ ڕابگیرێ بۆ حیراسەتە، بۆ زیراعەتە، بۆ نێچیرگرتنە، ڕێی پێ دەدرێت، بەڵام بەراز بە هیچ شێوەیەک ڕێی پێ نەدراوە، یعنی بەراز پیسرە لە سەگ. خوای گەورەش کە دەفەرمێ ئەو لەحمە خینزیرین فإنه ڕجس. لێرە ئەگەر چ بە لەحم هاتیە، بەڵام جوملەکە یعنی بە کاملەن بەراز پیسە بە هیچ شێوەیەک، یعنی پاک نییە لە پیسەکان تاندراوە. فروعی ماش ئەوە دیارەکەوە پەیدا بوو لە یەکێک لەوانە ئەگەر هات و
باوک سەگ بوو نێرەکە سەگ بوو یان مێیەکە سەگ بوو یان بەراز بە هەر شێوەیەک فروعی وانەش هەر پیس دەبیتن. دوای ئەوانە چیت کەش پیسا وە مەیتەتین هەموو مردارە بووێک هەموو مردار بوویەک پیسە یعنی هەر شتێک گیانی لێ دەرچوو پیسە. لە شەرع زۆر جار مەیتە کو تعریف کراوە دەفەرمێ ئەو حەیوانەیە کەوا ڕوحی دەرچووە بەڵام نەکوژراوەتەوە بە ذەبیحەیەکی شەرعی نەکراوە ئەو مەیتەی پێدەگودرێتن. ئەگەر نەکوژراوەش ئەو هەر هیچ ئەو لە خۆی تۆپی حەشاکوم ئەوە هەر پیسە. تەنها دووشت لە مەیتە زیاد دەکرێتەوە ئاگادار بن مەیتەی سەمەک دەگەر جەڕات ینی ماسی دەگەر کولۆ ئەوانە بە زوندوی خاوێنن بە مردوویش هەر خاوێنن پیس نینە. مەسەلەی ئەو مەیتێش کە باسی دەکەین مەیتەی غەیری ئادەمیش ینی ئادەمی خاوێنە بە زوندوی و بە پیسی حتا ئەگە مشریکیش بی ئیمانداریش نەبیتن باشە دەڵێن چۆن خی گو دەفەرمێ وەلقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمە ڕێزمان لە چێ ناوە لە بەنی ئادەمنا ئەی ئەو تەکریمەش ناکرێ پیس بیچن کەواتە ئادەم بەنی ئادەم خاوێنە. باشە ئادی چ دەڵێ لەو ئاەتەی سوڕەی تەوبە ئاەتی 28 خی گو دەفەرمێ ئینەمە المشریکون نەجەسون دەڵێ کاکە ئەو نەجەسە نەجەسی ئیعتیقادە نەجەسی جەسەد و بەدەن نییە. بۆیە لێرە هەموو مردارە بوویەک جگا لە مەیتەی ئادەمی و سەمەک جەڕات تەنها ئەوانە نەبی ئەو سەیە ئەوە بە زیندوی و بە مردووی هەر خاوێنن بەڵام غەیری و هەر شتێک مرد دەبێتە مەیتە و پیس دەبێتن. و مەسەلەی سەمەک و جەڕاتش ئەوە پێغەمبەر درودی خوا لەسەر بێ لە فەرمودەیەک دەفەرمێ ئوحیلت لەکم مەیتەتانی وەدەمانی فأما الميتتان فالحوت والجراد وأما الدمان فالكبد والطحال ئەوانە جیاکراینەوە. ئینجا لە پیسن لەو شتانەی کەوا پیسن وەدەمون خوێن پیسە بە عمومی شاتیە ینی خوێنی ئینسان بی خوێنی حەیوان بی خوێنی هەر شتێک بی پیسە. کەواتە لێرە مەسەلەی بەچ بەڵگەیەک خی گەورە دەفەرمێ حرمت عەلەیکم المیتەة والدەم حرامەکەی لە چییە خواردنی ناخورێتن حرامەکەی لە تەناولە ینی بۆ خۆت بیگری ینی دەستی لێ بدەی هەر شتێک بیتن کەوا پیسە. بەڵام لێرە ئاگادار بین لە مەسەلەی دەم لە حەیوانات دەمە مەسفوح دەمی مەسفوح چییە چکە غێرە بە عام هاتیە لە شوێنەکە تەقید کرا مطلق هاتیە تەقید کرا تەقیدەکەی بۆ حیساب دەبی ینی حەیوانێک ئەگەر سەری بڕا ئەو خینی لە کاتی کوشتنەوە تەدەفق دەکا فڕە دەداتن ئەو خوێنە پیسە. ئەو خوێنەی دوایتر ناو لاشەی دەمێنێتەوە ئەو خوێنە خاوینە پیس نییە. و هەروەها پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کاتێک بەو ئافرەتەی فەرمووی ئیغسیلی عنکی الدەمە وەصەلی خوێنەکەی خۆت بشۆ خوێنی حەیضە دواتر نوێژ بکە. ئینجا قەیح یعنی چی یعنی چێم بۆ چێم بە پیسدانرا چکەش هەر خوێنە بەڵام خوێنەکە چی لە هاتیە فاسد بووە. وقەیون قەی یعنی ڕشانەوە پیسە لەبەر چ چکە ڕشانەوە مەعیدە تەبیعەتی وە هەم بچێتە خوارە ببێتە فەضەلات زیادە کە پیسایی ئینسان دەکە پیسە هەم فڕەدانەوەش لەسەرەوە هەر بە پیس دەبێت لەبەر ئەوەی کە دەچێتە ناو مەعیدە تەبیعەتی وە مەعیدە چی لێ دەکا دەیگۆڕی ینی ئەو شتە وەکو خۆی نامێنێ. هەروەها وەڕەوث یعنی پیسایی جا ڕەوث زانیان دەفەرمون ئەوە عامترە لە مەسەلەی کە پیسایی ئینسان بگرتەوە بۆیە بە عمومەن لەفظەکەی هیناوە بە بەڵگەی ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شوێنێک بوو دەویست قەضای حاجە بکە بانگی سەحابەیەکی بەڕێزی کرد کەوا سێ بەردی بۆ بێنێ ئەو سەحابە بەڕێزەش دوو بەردی دیتەوە سێمی نەدیتەوە چوو ڕەوثێکی هینانی پاشماوەی حەیوانێ هینای کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی پێ بخات خاوین کاتەوە بەس پێغەمبەر صلی الله علیه و سلم دوو بەردەکەی ژێراوە ڕەوثەکەی چی لێ کرد فڕەیدا گوتی هذا ڕیکسون گوتی ئەوە پیسە کەواتە پاشماوەی مرۆڤ و حەیوانات هەر هەمووی چییە هەمووی پیسە لە مەذهەبی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بیتن. وبەول میز بە هەموو نەوعێک پیسە هەروەکو لە صحیح بوخاری شاتیا و سەحابە بەڕێز ئەو ئەعرابەی کە هات ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم میزی کرد فەرمووی ئاو بینن ئاویان بە شوێنەکەیدا کرد
ئەوە بەڵگەیە لەسەر کەوا پیس. ومەذی مەذی ئەوەیە ئەو ئاوە سپیەیە کەوا شلە دەردەچیتن جا بەبێ شەهوەیەکی قەیم، چونکە بۆ شەهوەی قەیم ئەوە دەبێتە مەنی، بەس ئەوە مەذیە، یعنی لە بیدایەتی شەهوەتە یان لە حالەتی شەهوەتە پەیدا دەبیتن. عینە بە هەماش مەذی پیسە. هەروەکو عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕەزای خوای لێبی گوتی من کەسێکی زۆر مەذیم لێ دێتە خوارەی پێغەمبەری خوا چی بکەم؟ پێغەمبەر سەڵام فەرمانی پێکرد کەوا چ بکە؟ زەکەری خۆی بشواتن، ئەگەر پیس نەبا نەیدەگو بشۆ. وەدی چیە؟ عینە ئاوێکی سپیە بەس چیە؟ یعنی پەیتە پەیت کەدیڕون ثەخینون، ئەوە دەڵێ زیاتر لە دوای میزکردن یان ئەگە بتەوێت شتێکی قورس هەر بگری دەردەچی. باشە بۆ پیسە دەڵێن ئەوانە قیاسە لەسەر بەولی، قیاسە لەسەر میزکردنەکەی کەوا پیسە. واروها منیش پیسە بەس غەیری ئادەمی، وكذا مني غير آدمي في الأصح. هروها لبيسكانيش بس وشي كذا دائما لمذهب إمام الشافعي رحمة الله بكدره، وكذا لباش كذا خلافي تداهيا، لباش أو كذا دي خلافي تداهيا. عين مني غير آدمي هرهموي بيسا لبرس بيسا در لبراوي وكو خوين يعني ناو جسد إنسان تاني وكو خوين يدي بو بيسا بلام على الأصح للرأي أصح. قلت إمامي النووي رحمة الله عليه دائما إمام النووي أو باسمان كردية كدري قلت دائما وكو تعقيب لسر قصي إمامي الرافعي كتفرمي الأصح طهارة مني غير الكلب والخنزير، كواتا ليرتي كرد بس مني دوشت هي بيسا براز دقر صج غيري أو دوي هرهم يخاين مني بيسنيا، مني إنسان بحيوانات هرشتك بيسنيا تنها إيدوشت صقو براس لبرتي أتشكا مني أصلي إنسانة سدرس دبي لمني دروس دبيتن. ببلغيت عائشة دايتشي ما دار رزاي خوالي بدفرمي كنت أفرك المني من ثوب النبي صلى الله عليه وسلم ثم يذهب فيصلي فيه. دفرمي أو شويني كمني بيغمر صلى الله عليه وسلم لو ثوبي لو زلكي هبو يعني بنينوشي خوم لام دبرت بس شوشتن ناكا لا بردني كتو لا دبي أثرو شوينك هرداميناتن بويا بيغمر صلى الله عليه وسلم نويجي بي دكيرت. هاروها لو شتاني كوا بيسا لبني ما لا يؤكل شيري هر حيواني كناخري أوش بيسا تنها غير الآدمي، يعني شيري آدمي نبيتن إي آدمي شيركي آدمي خو ناخري ونيا إنسان ناخري تنقوش دكي بلام شيركي باكا بلام غيري آدمي أو كناخري أو حيواني كناخري شيركي سليدي شيركي بيز دبيتن. هروكو سازور زر دلن لسر شيري حاشاكم جيدريجي ما كريها دلن بباريتي زور جراند فروستريت لما ذهب إمام الشافعي بيسا أهو بيسا بلام أو حيوانك قوشان دخوري درستا خواهي قلت فرمي لبنا خالصا سائغا للشاربين باكا دخوريتين. بابا تيشتر دواي أوي باش أقر حيوانك پارچەیەکی لە لاشەی بووە حیوانەکە دەخورێ بۆ منە مەڕ ڕانێکی لێ بووە قاچێکی لێ بوو دەکرێ ئەو قاچەی بخورێ یان دونجی پارچەیەکی لێ کراوە دیارە ئەگە دونگ پارچێک لێ بکرێتەوە حیوانە هەردەژی دەکرێ ئەو پارچە لێت کردەوە بیخۆی حەلالە دەریکاکە دونجی چیە مەڕە وەنیا مەڕ دەخورێتن بەس حیوانەکە زیندووە ئەتو لە زیندوی بچی ئەو پارچەی لێ بکەیتەوە. تفرمي والجزء المنفصل بنفسه أو بفعل فاعل من الحيوان الحي ومشيمته كميتته، يعني وكو مردار وبوها يعني مرة مردار وبو أو دونجي كبسي ليب كيتو حلالة يعني حرامة بيسا ما دام ميتكي بيسا كات أو بارتش لجيان كليبويتوا حيوانك هشتا زندوا هرب بيسي حساب دبيتن خاوين نيا بويا وكو مردارب وكا حسابه مرق حاشاكم مرتوبي قوشتكي تلي دي بيز دبيتن كواتا لجيان بو مركا اگر دونگا كمان لي كردوا وكو تسي حسابه
وەکو حیوانە مردار بکە حسابە کەواتە پیس دەبیتێن. تەنها ئیستثنا هەیە إلا شعر المأكول فطاهر، إلا موي أو حيواني كوا بزندويش أجر لي بكريتوا باكا مريكي دتي سيلي دكي داي بريوا إيو لجيانا ونيا بارسيك لي قرتو بس موكانتي ونيا أو خاينة أو بيسنيا فطاهرون. بلام دفرمي وليست العلاقة علاقة خاينة، علاقتي أو منيك لمرحلة دوات دبيت بتاع علاقة يعني خوي تعليق ذاك خوي دبس بنا والرحمي أفرتك أو بيد قتله علاقة أو بيسنيا. والمضغة مضغة مرحلة دواي أو بو بيد قتله مضغات واشتك بيختنا ودداند اشتك بيني أجر بي بدانا كانت بتزويد سيلة ديتن يعني الشكل شي بشان ده أو مضغة بيد قتلتن أوج بهماشد أجر لأفرت هات أخواري أو أنا بيسنيا نعلقة ونا مضغة ورطوبة الفرج هروها أو تراتي داميني أفرت أوج بيسنيا تفهمي وليست بنجس أو أنا بيسنيا لست رأيك لست رأي أصح بلا مقابلي أصح ديار هرب بيسي دادنت ديار هرب بيسي دادنيتين زاليرا لسا مسألة صوف مسألة أوا أخوة يقول دفن من أصوافها وأوبارها وأشعارها أثاثا ومتاعا إلى حين. أصواف جمع صوفة صوف زياتر بس دا قدرتن بخوري دا قدرتن. أوبار جمع ويبر با موي حشتر دا قدرتن. أشعار جمع شعرة أوج با موي بزن وشتوا دا قدرتن. أوانا هميان باكن أجر لجيانج لحيوانك بكتريتوا هر خاوين بيس نيا إنزا بزاني اشتق عيني بيس عين خاوين دبيتوا اشت عيني بيس يعني سيا يعني لزاتي خوش تكا بيسا حاشاكم ميز بيساي لزاتي خوي بيسا هرتي لي بكيت أو خاوين نابتوا بابزاني حكمي وشتاني كباز دكا دفرمي ولا يطهر نجس العين اشتيك أجر لأصل دا بيز بي خاوين نابتا يعني لعينك خويدا لأصل اشتكي خويدا بيسا خاوين نابتا صق بيهنا بهزار آوي بهزار قراوي بيشو درزيلي دا هر بيسا لمذهب إمام الشافعي بهيج شوي خاين بونوي نيا خاوين نابتا إنزا لدواي أو دفرمي ولا يطهر نجس العين إلا تشتك إلا خمر بتزور خمرك خمرا إلا خمر تخللت يعني خمر ببيتت ببت السركة خمر أقبو السركة يعني بخوي قورا لا ميوج دروسكرا لا آوي تري دروسكرا خمر بو بخوي بوته بوبا السركة باشا بو حلالة بيسنيا أو بون منا در لبر أوي علي حرام بوني بيسيكي سكركيا سرخوشيكيا كسكرك النما بيسيكش شكو حكمك لا دو علك الحكم يدور مع العلة علك كنما حكمكش نامني حرام ولا بروي مسكير ومسكير نما حلال دبيتها بو بلا بخواردن بكيو خلي نا بخوي ببتي نابي بخود نابي دس إنساني دابي مرو دس مرو في تدابي جائزنيا نابي دس إنساني تدابيتن وهروها أجر تخللت بو وشتيشي تر وكذا إن نقلت من شمس إلى ظل هروها أجر نقل كرا لجير سيبر لبو لجير روج لبو سيبريان لجير سيبري لبو خور أوش بهماش دا أجر قوازراوة أو خمرة بوخل بهمان شد باكا بيس نيا في الأصح لسرأي أصح بلام أو دستي مرو فيتي دانيا أدي أجر هاتو دستي مرو فيتي دابو دفرمي فإن خللت أجر هاتو كراب السركة بطرح شيء شتيشي خراناوي فلا أو خاوين نيا أو باك نيا هرب بيسي دمينيتن بوي هندق لا كتوبة باز ذكري ترى نجهاتو خمر جاران أجر بياز يان
خوانانی خراپان ناوێت دەگۆڕدرا گۆڕانکاری بەسەردا دەهات دەبووە خەمر بۆیە دەفەرمونەوە هەر بە پیسی دەمێنێت و خاوێن نابێتەوە. بە بەڵگەی پێغەمبەر درودی خوای لێبێ لە فەرمودێکی کە ئیمامی موسلیم دەجێڕتەوە أنه صلى الله عليه وسلم سئل عن الخمر تتخذ خلا فقال لا. قلت أو خمري كوا دكريت سركا آيا باكا فرموي نخير باك نيا بيسا. إنزا بابزانين اشتيشي تريش كوا آيا دقوري خاين بكريتو يا نا تفرمي وجلد نجس أو نجس بالموت. جلدی حیوانێک کەوا بە مردارەوە بوو پیس ببێ. ئێستا حاشاکم مەڕێک ئەگەر مرد وفات بە مرد تۆپی حاشاکم تکڕم کە قسەی دەکەین ئەوە بە هەماشت ئەو جلدەش پیس دەبیتن خاوێن نابێتن. بەڵام ئەوە پیس بووە بەچ پیس بووە بە مردن پیس بووەگنان لە ئەسڵی خۆیدا پیس نەبووە کەواتە ئەوەش دەکرێت پاک بکرێتەوە ئەوەش دەکرێت پاک بکرێتەوە بەڵام بەچ پاک دەکرێتەوە دەفەرمێ فەیەطهر بدەبغیه پاک دەکرێتەوە بە دەبغکردن بە خاوێنکردنەوە جا ئەو دەبغەش ظاهره وكذا باطنه على المشهور لەسەر ڕەئی مەشهور سەرەوە و چ ناوەوەی بە توجار و هەلوانی برن مامۆستا ئەدی ناوەوەی یعنی داخلی ژێر مووەکانی دەڕێن کاکە ئەوە کە باز دەکاتن هەم سەرەوەی هەم ژێرەوەی مەشمولە بەوەی کەوا دەبغی بگاتێ ئەو ئەداتی دەبغ کە پێی دەکەی ئێستا بخۆمان باز دەکاتن دەفەرمێت دەبغ چۆن دەکرێتن ئەوە بەو شێوازە دەبی سەر و بنی هەر هەمووی خاوێن بکرێتەوە. ئینجا دەفەرمێ دەبغ دەبغ چییە؟ عەمەلیە دەبغ نەزع فضوله لابردنی زیادیەکانی زیادەتی یعنی هەموو گۆشتێک هەموو برن ئەو شتێکەوە لەسەر ئەو پیستەیە دەبی هەر هەمووی لابردرێ بەڵام بەچ لا ببردرێ تاوە پاکرێتەوە بحریف. حریف ئەوە بوو کەوا نەوعاشتێکە دەرمانێکە یان نەوعاشتێکە تو دەیخۆی زمانت پێ لول دەبیتن تاوەکو لە تەربڕینەکەشە حریف سیر کە دەبی زمانت کەمێک بیسۆڕێنی ئەوجە دەری ببڕی ئەو جۆرە دەرمانانە بەکار دەهات ئێستا دین باسییان دەکەین وەکو چیە ئەو شتانە بۆ نمونەی ئەوەی کە باس دەکا القەڕض چییە بەڕێزان کە بەکار هاتێ جاران دەرێ القەڕض ورق السلم يدبغ به يعني قشر بلوط يعني برن بركداري دار بروه ديار بكار هاتي لو وقت خوي بو دباغ كردن بكار هنا يعني العفص اوش بهماشد لداري برو ديار كذا كبريندار دكريتين شويني شي عندك وكو بنيشتي غوا شلي غوا در دكري طلت دكريت هنتارا دكري اوش بو دبغ بكار بيني هروها شتي تريشي كبكار ديتن بو مسألة دبغ پێی دەگوترێت چه ئەویشیان مەسەلەی ئەوەی پێدەگوترێ لە مەسەلەی دەبەغکردن خاوێنکردنەوەی پێی دەگوترێ شەف بە هەمان شت ئەوەش بەکاردێتن بۆ مەسەلەی دەبەغ خاوێنکردنەوەکەی بەڵێ کەواتە ئەوانە شەفی پێدەگوتریان شەبیشی پێدەگوتری لای خۆمان ئەوانە لەبەر ئەوەیانە زۆر تارن دەکرێ ئەوانە دەبغیان پێ بکرێتن ئەو فوضوڵە زیادەی هەیە پێیدا خاوێنکەینەوە. جا چۆن پاک دەبتەوە بەڕێزان مەسەلەی پیستی حیوان دەر هەر کاتێکە تو ئەگەر فرەت داوە ناو ئەو تەڕت کرد کە هیناتە دەرە هیچ کرد بۆ یعنی بۆ گەنین نەبیتن ئەوە نیشانەی پاک بوونەوەیە. اینجا دەفەرمێت دەتانی ئەتو بە حریف دەبغی بکەی بەو شتانی کە باسمان کرد لا شمس ولا تراب بەڕام نابێت لە بە ڕۆژێ دابنی هیچ بتبرەوە هیچ بۆ تازەوە پاک بوویتەوە نەخێر یان خۆڵ بە خۆر بەکارهێنان دیارە خۆڵ ڕۆژێک ڕۆژگارکەوە بەکاری هاتیان پێیان خاوین کردو بەوەش نابیتن لەبەر ئەوەی هەر کاتێک ئەو پیستەی ئەتو پاش دەبەخکردنەکەی ئەگەر بە خۆری هیچ کردو یان بە خۆر تەرت کردەوە بۆ گەنی دەبێتەوە بۆیە نابیتن. اینجا دەفەرمی ولا يجب الماء في أثنائه لە کات دەبەخکردن پێویست ناکات چ بەکاربێنین بێ ئاو بەکاربینی پێویست ناکە ئاو بەکاربین لەسەر ڕەئی ئەصەحا. پێغەمبەر دووری خوای لەسەر بێ سەبارەت بە پیس دەفەرمێ ئیذا دوبغ الئیهاب فقد طهر ئەگەر پیست دەبەخکرا پاک دەبێتەوە. هەروها لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە ینی مەڕێکیان بزنێک حەشاکم تۆپی بوو داویست فڕی بدەن لە دوای جێدرێژیان خست بوو فڕی بدەن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی باشە بۆ ئەو پیستەی لێ ناکەنەوە و ئیستیفادەی لێ بکەن
وتیان ئەوە مرددارەوە بووە پێغەمبەری خوا پیسە پێغەمبەر سەڵام فەرمووی يطهرها الماء والقرض دەکرێت بە ئاو بە قەڕەض بۆ پەلکەدارێک کە تازە باسمان کرد بەکار بێ خاوین بکرێت و ینی استیفادەی لێ بکرێت ئەگەر حیوانەکەش مردی بێ بەڵام پیسەکەی بەهۆی دەبەخکردن پاک دەبێتەوە. هەروەها ئایا ئەو شتێک کە دەبغت کرد ینی بۆ نمونە بەو مادانێک کە تازە باسمان کرد دەکرێت پاش دەبەخکردن نەیشۆین نوێژی لەسەر بکەین یان بیکەنێت جلێک یان بیکەنە هەشتێک بەکاری بینین نەخێر دەفەرمێ والمەدبوغ کەثەوبی نەجەسین ئەو مەدبوغی ئەو جل دەیکەوە دەبەخ کراوە وەکو جلێکی پیس وایە یعنی چه جلێکی پیس وایە دەبی بشورێتن ینی پاش دەبەخکردن و خاوێنکردنەوەی بشورێتن تاوەکو پیساییەکەی نەمێنێ. ئینجا دەفەرمێ باسی ئەو جارەی دێ پیساییەکان دەکاتە سێشت مغەڵڵەضە مخەفەفە متوسطە سێ زۆر پیساییمان هەیە پیسایەکمان هەیە قورسە پیسایەکمان هەیە مخەفەفە خەفیفە هەمانە وەسەتە لە نێوان هەردووچەن. دێ یەکەم جار بە مغەڵڵەضەکەی دەست پێ دەکا دەفەرمێ وما نەجووسە بمولاقاتی شەیء من کەلب هەر شتێک پیس ببێ بە پێگەیشتنی سەگ حاشاکم سەگ چوە دەوی لە ناو جامێک نایە هەر شتێک نایەکەوە خواردیتی ئەو شتێک کردناوە ئەو شتە پیس دەبی چۆن پاچی دەکەینەوە دەفەرمێ غوسیل سەبعا ئیحداهن بتراب حەفت جار دەیشۆین جارێکیان با بە خۆڵ بیتن. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە فەرمودەیتر دەفەرمێ ولاهن لە حەدیثێک باسکات دەفەرمێ یەکەم جار دەکرێت بە خۆر بشورێ کەواتە تو چ دەکەی جامێک دێنی هەندێک خۆری دەناو دەکەی قوڕاوێک دروست دەکەی ئەو قوڕاوە جارێکیان جوان ئەو شوێنێکەوە بە سەگ بووە گراو بووە جوان دەشوێت ئینجا 6 زاریتکە دەی ئاوی بەسەردا دەکەیت تەواو ئەوە پاک دەبێتەوە کەواتە ئەوە چی بوو ئەوە مغەڵڵەضەکەیە. اینجا والأظهر دەبی ئەمە خۆری تێدا بەکاربین یانتان 7,000 بە ئاوی بیشوی نەخێر ئیمامی نەوەوی دەفەرمێ لەسەر ڕەئی ئەظهر دەبێ خۆری تێدا بێ دەبێت جارێکیان بە قوڕاو بشورێ لەبەرەوەی لە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە پێکراوە. ئەدی بەراز حکمی بەراز چکە لە حەدیثەکەی پێغەمبەر درودی و خوای لەسەر باسی سەگ کراوە بەرازش هەمان حکمیە دەڵێن بەڵێ بەرازش قیاس دەکرێت لەسەر سەگ هەرچەندە بەراز دەڵێن پیسترە لە سەگ لەبەرەوەی بە هیچ نەوێک بەراز ڕناگیرێت بەڵام سەگ دەکرێت بۆ حیراست بۆ هەندێک شت هەیە بەکار بێ. اینجا دەفەرمێ وەلا یەکفی توراب نەجیس باشە ئەگەر بە خۆرێکمان بکارێنە بەڵام خۆرەکە پیس بوو دەکرێتن دەڵێن نەخێر خۆری پیس ناکرێت بەکار بێ لە بۆ گڵاوکردنی ئەو شتەی بەهۆی سەگ و بەرازە پیس بووە. دەکرێت بە ئاوێک بەس ئاوە تێکەڵ بێ لەگەر شتێکی تر یعنی بۆ نمونە کە 6 زار بە ئاو دەشۆیت ئەو ئاوە تێکەڵاو بێ لەگەر خەل یان شتێکی تر شلەیەکی کە دەرناوێ دەفەرمێ وەلا مەمزوج بمائع ناکرێ ئەتوو بە شتێک خاوێنی کەیتۆ بیشۆیت کە ئەو ئاوە ئەو شلە تێکەڵاوی شلەیەکی تری کە بێتە ناوێ لەسەر ڕەئی ئەسەحا نابێتن دەبێ ئاوەکە پاک بێ هیچ تێکەڵاوی نەبێ لەگەر هیچ شلەیەکی تر. ئەوە پیسی مغەڵڵەضەکە. ئەدی ئەو پیسەی کە مخەفەفە سووکترە ئەوەی کە میزی منداڵی کەمتر لە 2 ساڵ دەفەرمێ وما تەنەجەسە ببەولی صەبی لەم یطعم غەیرە لەبەن نضحە هەر شتێک پیس ببێ بەهۆی میزی منداڵێک سەبی منداڵەکە لە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە زانان ئیشارە پێ دەکەن دەڵێن کەمتر لە 2 ساڵە چکە منداڵ هەتا 2 ساڵی دەکرێت بەس شیر بخوا خواردن نەخوانێ بەس بە شیر دەکرێت گەورە بکرێتن بەڵام قەیدێکی بۆ داناوە ئەو میزی ئەو منداڵی لەم یەطعم یعنی خواردن نەخوات تەنها ئەوەی کە دەخوا تەنها شیر بێتن بۆیە دەفەرمێ لەم یەطعم غەیرە لەبەن نضحە یعنی خواردن نەخوات تەنها شیر نەبێ میزی منداڵێک تەنها بە شیر بخوا خواردن نەخوا چۆن خاوین دەبێتەوە نضحە یعنی ڕشان شوشتن نا بەس دەڕشێنی ئەو شوێنێکەوە میزی بەسەردا کردووە جوان جوان دەیڕشێنی پاک دەکرێتەوە. بەڵگە چێ لەسەر ئەوەی ئەو حەدیثەی کە ئیمامی بوخاری مسلم لە قەیس دەجێڕنەوە دەفەرمێ جاءت بابن لها صغير منداڵێکی کچکەی هەبوو هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام ئەو منداڵە لەم یاکل الطعام خواردنی نەدەخوارد تەنها شیری دەخوارد لەسەر کۆشی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانرا فبال عليه ئەو منداڵە میزی کرد لەسەر کۆشی پێغەمبەر صلی الله عليه وسلم
فدعا رسول الله صلى الله عليه وسلم بماء قلت آوم ببينن فنضحه ولم يغسله طريق كرد رشاندي شوينكي بلام نيشوشت تا ليرة أو حديث بيغمر صلى الله عليه وسلم كذا فرمي يغسل من بول الجارية ويرش من بول الغلام أجر كتبو دەبی بشوێرێ بەڵام ئەگە کوڕ بوو ناشوێرێ لەوانەیە خەڵکانێک برن باش ئەو فەرق و جیاوازیە بۆ کرا لە نێوان کچ و کڕ کە هەردووچیان بە شیر گەورە کراون و خواردنیش ناخۆن زانایان لە کتوبی فقی هەندێک نمونە باز دەکەن یەک لەوانە دەڵێن زۆربەی جار وایە ئینسان کوڕ دەبات لە سەرکۆشی خۆی دادەنێن نەک کچ لەبەرەوەی خەڵک ڕێبەوە ناداتن کچی خەڵک بێ لە سەرکۆشی خۆی دابنێ هەر عورفەنیش کە ڕێ پێ نادرێتن زیاتر منداڵ دادەنرا کوڕ منداڵی کوڕ دادەنرا بۆیە دەفەرمێت دەبووە مەشەقەت ئەگەر زۆرتر بشوورابە ئەوە هەندێک کە ئیشارە باز دەکەن و هەندێشکە دەڵێن میزی کوڕ تەنها لای سەرەوەی یعنی ئەوکە پیس دەکات بەڵام ئی کچ دەچێتە ناو شتەکەی تەواو پیس دەبیتن بۆیە دەبی ئەوی بشوورێ ئەوی بەس ڕشانی بۆ دەکرێت تعلیلی تریش هەیە دەڵێن کوڕ لەبەر ئەوەی دروست کراوە لە مەنی بەڵام کچ دروست کراوە لە گۆشت و خوێن لەبەرەوەی ئادەم عەلەیهی سەلام لە خۆر دروست کرا خۆریش پاکە لە مەنیش هەر بە هەماشت بەڵام حەوا سەلامی خوای لێبێ لە گۆشت و خوێنی ئادەم عەلەیهی سەلام دروست کرا و خوێنیش پیسە ئەو هەموو تعلیلاتە یعنی ناکرێت و برێ ئەوە 100% ڕاستە قسەیە گوتراوە داچەند قەنەعەت دەکرێت کە ناکرێت ئەوە شتێکی ترە ئەوە یەکەم گوتمان دەبی مغەڵڵەظە بە ئاو بشوورێ و جارێک 7 جارێکیان بەخۆر دووەمیان ئەگەر هات و میزی منداڵی کوڕ بوو کەمتر لە 2 ساڵ بە شیریشی خواردنی دەخوارد ئەو بەس بە ڕشان خاوێن دەبێتەوە ئینجا دێتە سەر وەسەتەکەی ئەدی ئەوەی کە لە نێوان مغەڵڵەظ و مخەفەفەیە کە المتوسطەی پێدەگوترێ النەجاسة المتوسطة دەفەرمێ وما نەجەسە بغەیریهما یعنی نەک بە گڵاوبوونی سەگ و نەک بە میزی منداڵێکی 2 ساڵانە کە بەس شیر بخوا ئەگەر بەوە پیس بوو ئین لەم یەکون عەینون ئەگەر هاتوو ئەو پیسی عین نەبوو یعنی بۆ نمونە پیسایی نەبوو چکە پیسایی ئەو دیارە عینە شتێکە هەستی پێ دەکرێتن دیارە یان میز ئەگەر هیشک بۆوە ئەگەر میزەکە بە تەنیاش بیتن حتا وەکو ئەو میزە لە ناو سەتلێکە لە ناو دەبەیەکە مدێکی زۆر دانراوە نەتام نەڕەنگ نەبوونی نەما ئەتوبەرێ وڵاوە نەتام نەڕەنگ نەبوونی ما ئەوە شلەیە ئەو دەکرێت پاک بین نەخێر لەبەرەوەی عینی میزەکە پیسە بەی شێوەیەک پان نابێتەوە کەواتە ئەگەر هاتوو شتێکمان پیس بوو بە میز یان بە پیسایی چۆن خاوێن دەبێتەوە دێن عینەکەی یەکەم زار لا دەبێن شتە پیسەکەی لا دەبێن ئینجا کەفە جەڕی المائی کافیە ئاوی لەسەر بڕوانی ئاوی بەسەر دادەکەین هێواش تاوەکو ئاوەکەی لێ جیا دەبێتەوە ئەوە بەو نەوعەی پاک دەبێتەوە بەڵام ئەگەر هاتوو نمونە دەینتەوە دەرەگە هاتوو پیساییەکە وەکو بۆ نمونە پیسایی باڵندە یان ئی حەیوانات پیسایی حەیوانات یان خوێن بوو دەفەرمێ کوو خاوێنی کەینەوە ئەو شتانە یەکەم شت وەجەبە ئیزالەة الطعم دەبی بۆنی شتەکە لا بردرێ یعنی بشورێ بۆنەکە لا بچیتن باش جاروها بۆنەکەی لا دەدەین نامینێ بەڵام دەبینی شتەکە وا پیسە بۆن دەکەی بۆنی دێتن یان دەبینی ڕەنگەکەی هێشتا هەرماوە ینی بۆ نمونە پارچە قوماشێک خوێنی پێکەوتووە دەبینی ئاومان پێدا کرد تەماشا دەکەی خوێنەکە نەما بەڵام زەرداتیەک هێشتا هەرماوە پاشماوەی خوێنەکە وەکو ڕەنگەکە ئایا هەر بە پیسی دەمێنێ یان نا دەرێ وەلا یەضر بەقاء اللەون یعنی ئەگەر ڕەنگاتیەکەی هێشتا هەرما بوو ئەوە کاریگەری لەسەر پیسی نابێ ینی خاوێنە ئەو ریحین یان بۆنی هەرما بوو عینەکەت لا بردبوو بەس هێشتا بۆنەکەی مابوو دەڵێ ئەوە کێشە نییە بەڵام بەمەرجێک عەسوورە زەوالوه ناکرا ینی زۆر زەحمەت بوو چەند جارە هەر دەیشۆی ئەوە ڕەنگەکەی هەر پاشماوەکەی دەمێنێ بۆنەکەی هەر دەمێنێتن ئەوە ئەگەر زۆر زەحمەت بوو ئەوە پاک دەبێتەوە بەڵام ئەگەر زەحمەت نەبوو دەبێت لای ببەیت وفي ريح لبونكي قولك هي كضل نخير حرب ما دام بوني ما بي هرب بيسا أو لا قولك هاتيا كضل قولك ضعيفة قلت إمامي نووي دفرمي فإن بقيا بمحل واحد أجر هاتو بونو وهروها الرنجة كما بولا جريك ضرة أو على الرأي الصحيحة على الصحيح
پیسە والله ئەعلەم. کەواتە ئەتو ئەگەر شوێنێک ویسیت خوێنی پێ بوو خاوێنی کەیتەوە جوان دەیشۆیت خوێنەکەی لا دەدەیت ئەو جارە چی دەمێنێ پاشماوەکەی دەمێنێ کەوا ڕەنگەکەیتی ئەگەر ڕەنگەکە بە تەنێما خاوێنە یان ئەگەر بۆنەکەی بە تەنێما خاوێنە والله ئەعلەم. ئینجا ئەگەر شتێک جلکێک یا هەر شتێک کە پیس بوو چۆن خاوێن دەبێتەوە مەمەرج چییە مەرجەکەی بۆ دانراوە دەفەرمێ ويشترط ورود الماء دەبی ئاوی بەسەردا بکەن یعنی ئەو جلکەی کە پیسایی پێکەتیا بە پیساییەکی متەواسط کە باسمان کردمان بۆ نمونە میزە یان پیساییە کە عینەکەمان لابرد ئاوی بەسەردا دەکەن کە ئاومان بەسەردا کرد دەبێت چ بێتن ئەو پیسایی لەسەر نەمێنێ بۆیە ورود الماء یعنی نەخێر تەشتێکت هەیە پڕ ئاوات و بچی ئەو جلکەی کە بە میزی بۆ نمونە کەسێک کە بچیتە ناو تەشتێک دانێ وەڵام خاوێن دەکەمەوە ئەو ئاوی ناو تەشتەکەش هەر هەمووی پیس دەبێت نابێت دەبی پێت چاوانەوە ئاوەکەی لەسەر ڕاپێدا بکەین تاوەکو ئەو پیسایەی لێ بێتەوە لە العەسر هەروەها شەرتیش نییە و بیکوشی وڵات بیکوشم تاوەکو ئاو لە ناویدا بێتە دەرەوە. ئینجا والأظهر طهارة غسالة باشە ئەو ئاوەی کە لە جلکێک بۆ نمونە بە میزە دەمانەوێت بیشوێن ئاومان پێدا کرد لە ژێرەوەی ئەو ئاوەی هاتە خوارێ یعنی بۆ نمونە دوو دە بە ئابمان پێدا کرد شوێنەکە کەم بوو 2 لتر ئاومان پێدا کرد شوێنەکە کەم بوو سیر دەکەن ئەو 2 لترە جیاواز بووە لە پیسایەکەی هاتە خوارێ ئایا ئەو 2 لتر ئاوە کە جیاواز بووی تۆ لە پیسایەکەی هاتە خوارێ ئایا پێی دەگوترێ غوسالە ئایا ئەوە پیسە یان نا لا فقه دەفەرمێ والأظهر الطهارة غسالة أو غسالة أو پاشماوەی کە لێ جیابیتەوە پاکە بەڵام بە مەرج مەرجەکە چیە دەرێت تەنفەصل بلا تغير یعنی ئەو ئاوەی کە بە پیسایەکە داکرا لە خواری جیابیتەوە نابێ ڕەنجی ئاوەکەی گۆڕابێ نابێ بۆنی گۆڕابێ نابی تامی گۆڕابیتن ئەوە مەسەلەی تەغەیورە و نابی کێشە کەس لە 2 لتر زیاتر ببێ چکە ئەو کاتی پیسایەکە هاتە ناو ئەو مەرجی یەکەم مەرجی دووەمیش وقد طهر المحل شوێنەکەش خاوین ببێتەوە یعنی هەتا ئەو شوێنە خاوین نەبێتەوە ئەو ئاوە چەندی پێدا دەکەوە هەر پیسە ئەوە هەر پیسە. ئینجا دەفەرمێ وەلەو نەجوسە مائع ئەگەر شلەیەک پیس بوو تعذر أو تعذر تطهيره يعني زحمت بوو کەوات و پاچی کەیتەوە ئێستا بۆ نمونە مەسەلەی زەیت پیسایەکی کەتە ناو پیس بوو نەش دەکرا خاوین کێت و ئێستا ئەگەر ڕوون بی ڕوون کەمێک پەیتە دەکرێت پیسایەکەی لابێ هەروەکو لە سەردەمی پێغەمبەر درودی و خوای لەسەر بێ پرسیاریان لێ کرد مشکێک ئەگەر هاتوو لە ناو ڕووندا تۆپی مرد ئەو ڕوون جامدە پێغەمبەری خۆ خاوێن دەبێتەوە فەرمووی مشکەکە و دەورەی مشکەکەی لە ڕوونەکەی فڕە بدەن ئەوە پاک دەبێتەوە وئین کانە مائعا ئەگەر شل بوو دەفەرمێ فەلا تەقڕەبوه یان لە ڕیواەت دەفەرمێ فەئەهریقوه فڕەیدەن پیسە لەبەرەوەی شلا ئەگەر پیس بوو پاک نابێتەوە. وقيل يكمان هي يطهر الدهن بغسله درێت دەکرێت خاوین بکرێتەوە بەڵام زانایان چۆن نمونیان هیناوە دەڵێن ئەو زەیتەی دێنی لە ناو شوێنێک دەکەی ئاوی بەسەردا دەکەی بەدارێک هەر تێکی دەدەیت تاوەکو ئاوە تاو دەگر زەیتەکە تاو تێکەڵ دەبی لە شێرش دەبی چی هەبی کون هەبێ ئاوەکە چیە بێتە خوارەوە بەو نەوعی بەڵام ئەو بەقیل هاتووە ئاگادار بن. سواس بۆ خوای گەورەکەوە باب نەجاسەمان تاو کردو بەڵگەکان و شتەکانیشکەوە ئیشارەی پێکرابی ئیشارەمان پێ کرد لێرە کۆتایی پێدەینین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين.